تتماسرنا رشكاني باران بربايا بوكاني أيوة باران بربايا بوكاني ياري من هاي ناجيبا وي غازيما باري كونا يشميلاني مردم كرتي خلدانا داياني تتماسرنا رشكاني باران برمايا مدعاوة أيوة باران برمايا ميرايا ياري من هاي كشالاشا ويكايا ئازیزان ئەم کاتتان باش خۆشحاڵم کە جارێکی تر هاتمەوە خزمەتتان ئازیزان بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیە هەروەک هەفتەی پێشوو لە شاری مصباح دیوانی ئەدەب شاری مامۆستا حەقیقی شاری مامۆستا سواری خانیزادە شاری مامۆستا حەسەن زیرەک مامۆستا قالەمەڕە شاری تەرەغە شاری قەڵای چی واتە شاری بۆکان لە پشت سەری من ئێوە شاری بۆکان نەبینن هاوڕێمان بن با پێکەوە بڕۆین بەشی دووهەم و کۆتایی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچە لە شاری بۆکان ببینین فەرموو لە شاری بۆکان لە بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچە هاتوونەتە نووسینگەی گۆڤاری بۆکان ئەم گۆڤارە لە شاری بۆکان دەرەچێ بە خاوەن ئیمتیازی و مدیر مەسئولی کاک ئازادی حاجی غەفوریە بۆکانی لەگەڵ یاوە توێژەکەن کاک ئازادیان ئەم کاتەوە باش زۆر سپاس مەمنونم داوای کە زەحمەت کێشاتە شوێتە ناوە سپاس لەسەر چالاکی خۆتان کورت بۆمان باس بکەن من فارغ التحصیل ڕشتەی ڕۆژنامەنیگاریم لە دانشگای عەلامە تەباتەبایی تاران ساڵی 82 فارغ التحصیل بووم لە ساڵی 94ەوە بۆ خۆم بۆ مەتەخاوەن ئیمتیاز و مدیر مەسئولی گۆڤاری بۆکان لەو دەمەوەی چالاکی دەکەین و لە شاری بۆکان سایتێکیشمانە بنێ سایتی خەبەری کوردستانی فەردا ڕۆسانەمان پێەیە کە هەردووکیان بەیەکەوە دەبێنە پێشەوە ئینشاءڵڵا توانێت خدمەتێکی ڕاستەقینە بکەین بە خەڵکی خۆمان گۆڤاری بۆکان چ وەرزنامەیە مانگنامەیە چییە؟ مانگنامەیە لە بواری ئیجتیماعی فەرهەنگی اقتصادی سیاسیانی حوزەیەکی عمومیە لە هەموو بەشەکاندا ئێمە کار دەکەین 23 شمارەمان تا ئێستا هێناوەتە دەرەوە بە شانازێ و لە خزمەتان دەین و یەکێکتر لەو شتانەی کە ئێمە ئەیبینین هەر ئەو دنیای ئیمڕۆژیە ئینتەرنێت و فەزای مەجازی و تۆڕە کۆمەڵایەتیەکان و تۆ بە مۆبایلێک هەموو ڕۆژ ئەتوانین لە هەموو دنیا ئەوە نەبووتە هۆی ئەوە کە خوێنەر یان هۆگری بڵێن گۆڤارێکی چاپەمەنی و فیزیکی کەم ببێتەوە قەتعاً تەئسیرێکی زۆری داناوە بەڵام دنیای ئێرتباتاتە دەبێ جاران دەتوانین ئێمە بڵێن ڕۆژنامەنیگاری مەحەلی ئێمە کە مەحەلی کار بکەین هەم بۆ خۆی دەتوانێت قدرەت بداوە هەم ئەسەری هەبێت لەسەر ڕسانەهای مەرکەز و هەم دەتوانێت چالشیش دروستکە بۆ ڕسانەهای مەرکەز ڕسانەهای مەرکەز وەکو ڕۆژنامەهای سەراسەری و نەشریاتی کێکە لە تاران دەردەچێ ئەوانە مەسەڵەن شاید ڕەوایەتێک ڕوویدادێک بە کولی باسکەن کە وەختەیە کە واردی نەشریاتێکی مەحەلی دەبی جزئیاتی ئەو ڕوویدادا باز دەکرد ینی شاروان خەبەرنگار دروست دەبێت ینی مخاتبەکە بۆ خۆی خەبەرنگارێکە حاڵتێکی دووسویە هەیە ینی لەو تەرەفە تۆ ئیتلاعاتی پێدەوە ئەویش دەتوانێت ئیحساس دەکات و نەقشی هەیە لەسەر ڕسانەکە و تەئسیری هەیە لەسەر ڕسانەکە هەر یەکی جایگای خۆیە نەشریاتی ئلکترۆنیکی بۆ خۆی جایگای خۆیە سورعەت لەوێدا زۆر مهمە بەڵام لە نەشریاتێکی چاپەمەنیدا وەکو دەتوانێت گزارشهایەکی خەبەری دەتوانێت مەقالاتێکی زۆر باش لەوێدا وەکو سەنەد دەمێنێتەوە بەڵام هەر یەکی مەزایە مەعایبی خۆی هەیە تۆ لە
نەشریاتی ئێلکترۆنیکیدا مەتالەبەکانت سەریعان دەتوانێت دەلێت بێ و ئارشیو نامێنێتەوە زۆر قابلی ئێعتبار نییە چونکی بەڕاحەت دەتوانێت دلیتی کەی حەزبی کەی بەڵام تۆ نەشرێکی کە چاپیت هەبێ زۆر مستەنەدترە حاڵتێکی فیزیکی هەیە لە نەشریاتی چاپیدا ئەتۆ بۆ خۆت وەدووی دەیخێنە بەردەست بخۆی مەطلبانە دەخێنەوە کە ڕۆژنامە نەگارەکە بەدەستەوەی دەدا بەڵام لە نەشریاتی ئێلکترۆنیکیدا بۆ خۆت دەچی سێرس دەکەی کەچی ببینێەوە وەلی لە نەشریاتی مەکتوب و یا چاپیدا ڕۆژنامە نەگار بە تۆ دەڵە چی بخێنەوە یەکێ لەو شتانەی کە بۆ مانەوە و پەرەپێدان و پەرەسەندنی هەر ڕۆژنامە گۆڤارێک دیارە ئەبێ نەخشودۆری گرنگی هەیە باری ئابووریە ئێوە چیتان کردو یان چەند قسەیەکتان هەیە بۆ ئەوەی کە هەم ڕکلام یان تبلیغات وەربگرە ناگەی تبلیغی هەم خەڵکیش خوێنەر بێ لانیکەم بتوانێت گۆڤارەکەتان بخوێنێتەوە و بیکڕێت بەڵێ ئێمە دوای 4 ساڵ توانیمانە نزیک بە 1000 و چەند سەد نەفرێک ببنە مشتەرێکی ماهنامەکە لە بۆکان نەشتێکە کە حمایەتی لێکراوە و ئەوەش نەبایەت حتممە بۆمان چاپ نەدەبوو من تەشەکر لە خەڵکی بۆکان و ناوچە دەکەم کە یارمەتی ئێمەیان کردووە کە نەشتێکە تەهیە دەکەن و دەستیان خۆش بێ ئەو دڵگەریمیەمان هەیە بۆ ڕێکلامەکانی چەند نەفرەکەن بەردەوام ڕێکلام دەدەن بۆ ئەوەی کە نەشتێکە لە سەرجەی خۆی بمێنێتەوە من لەو بابەتەوە دروستە توانیوێتی لەباری ئابووریەوە لە حاڵەتێکی بەرابەر بێتەوە ئەوکە دەرچێ من نەشتێکە دەرچێ بە زەحمەت بەڵام ئێمە بۆ کەسانی وا دەنووسن نەماتوانانی یارمەتێکی ماڵیان بکەین ئەوانە هەر لە ڕووی دڵسۆزیەوە ئەو کارە دەکەن لە بۆکان و لە ئاوای حمامیان لەسەر مەزاری کەڵە شاعیر و نووسەری کورد مامۆستا سوارەی ئیلخانی زادەین مامۆستا سوارەی ئیلخانی زادە لە 15/2/1316 کۆچی هەتاوی لە ئاوایی تۆرجان لەدایک بووە ساڵی 1354 کۆچی هەتاوی کۆچی دوایی کردووە هەرچەند تەمەنی کورد بەڵام ژیانی پڕ لە سەروەری و پڕ لە سەمەرە بووە یەکێ لە ئەستێرە پرشنگدارەکانی ئاسمانی ئەدەبی کوردیە لەسەر تەپۆڵکەیەک لەسەر گردێک پشت حەمامیان مەزارگەیەکی لێیە هەروواکە ئاماژەمان کرد مامۆستا سوارەی ئیلخانی زادەش مەزارگەی لەوەیە لە پاڵ ئەو مەزارگەیە مەزارگەیەکی بنەماڵەییش هەیە کە بە میعمارێکی جوان کراوەتەوە ئێمە ستاکە لەوێین کەسایەتی زۆری لێیە وەکو مەحموود ئاغای ئیلخانی زادە وەکو حۆریزاد خانم هاوسەری ژیانی عەزیزخانی سەرداری موکری و زۆرێکتر لەو کەسایەتیانە کە لێرە بوون وەکو حاجی محەممەد ئاغای ئیلخانی زادەوە زۆرێکتر
ساڵی 2020 زاینی کە وڵین بەرنامەی من لە دەرەوەی وڵات بوو لە وڵاتی نێپاڵ بوو کە قولەی لۆتسە کە دەبێتە قولەیەکی جنوبی لە منتقەی ئێڤەرست بەرزایی 8516 میتر توانیمان سعودی بکەین و من توانیم ڕکۆردی دنیا پشکێنم لەو سعودەداوە بەینوانی جوانترین و لاوترین کەسێک کە تا بۆ ڕۆ لە دنیادا گەیشتۆتە سەر و قولەیە لە سنی 18 ساڵەجیدا توانیمەوە قولەیە سعود بکەمەوە ڕکۆردە تا بۆ ڕۆ هێشتا نشکاوەتەوە. بەڕێزان ئێمە لە شاری بۆکانین هاتوونەتە ماڵی شاخەوانی کۆچ کرد و مەقبەلی هونەرپەژوو. ئێستاکە ئێمە لە ژوورە تایبەتەکەی ئەو شاخەوانین کە کەلوپەلی تایبەتەکەی لێرەیەوە مەقبەلی هونەرپەژوو ساڵی 1362 کۆچی هەتاوی لە شاری بۆکان لەدایک بووە. ساڵی 1370 دەستی کردووە بە شاخەوانی. ساڵی 1379 وابزانم بۆ بە ئەندامی تیمی میلی ئێران و بەداخەوە ساڵی 1386 لە شاخبەر بۆتەوە و کۆچی دوایی کردووە. لەگەڵ شاخەوانی کۆچ کردو محەممەدی هەوراز پێکەوە هاوشاخەوان بوون. جارێک لە یەکێک لە بەرزترین شاخەکانە پێکەوە بەربووتەوە کاک مەقبەل 600 میتر کەوتووەتە خوارەوە. ئەو جارە توانیوێتی گیان دەرببات بەڵام بەداخەوە ساڵی 86 کۆچی دوایی کرد. لە ساڵی 2002دا واردی منتقی پاکستان بووین لە منتقی گاشەر بڕۆمەکان و توانیمان قولەی گاشەر بڕۆمی یەک دوای دوو مانگونی و تار 1800 میتری سوود. حادثەی گاشە بڕۆم هاتە پێشەوە متەسفانە بەربووینەوە. بەڵام بەکنی کوڕەکانی دواوە ئەوانەی کە لە دوای ئێمە حرەکەتیان کرد کوتی هەرستێکی زۆر ڕوونیەکێک زۆر گەورە هاتە خوارەوە ئێوەی لەگەڵ خۆی بەردە خوارە چوو من لەو لەحزەیەوە هیچ شتێکم لەبیر نەماوە. بەڕێزان هەروەکە پێشتر ئاماژەمان کرد لە شاری بۆکانین و هاتوونێتە ماڵی شاخەوانی کۆچ کرد و کاک مەقبەلی هونەرپەژوو. پێمان باش بوو لەگەڵ بنەماڵەیانە وتوێژ بکەین و ئێستاکە لە خزمەتی دای حاجین دایکی شاخەوانی کۆچ کرد و کاک مەقبەل. ئەگەر بکرێت تۆزێک لەسەر منداڵی کاک مەقبەل بۆمان باز بکەن و هۆگریان بە شاخەوانی چۆن بۆزن هۆگریان پەیدا کرد بە شاخەوانی. کەلاسی دووەم و سێوەمی افتیدایی بوو. ئەو دیوارەیە ئەگەر تەشریفت تەمەشال کرد ئەچۆ سەریە من مەقبول گیان بۆچێ سەرە و دیوارەی دایە کوونەوەردیەکەم. مڵ کوونەوەردی چییە تۆ نازانی. ئەو دیوارانە تێک دراوەنە هەمووی جێ دەستی ئەو جێنی ئەو بوو. دایکی و خوشکی ئەگەڕنەوە کە ئەڵێن هەر بە منداڵی ئاوا ئەم خشت و ئاجۆرەی هەڵکۆڵی بوو جێگای دەست و پێی دروست کرده بوو هەر بە منداڵی ئالێرەوە سەرەکەوت و ئەڕۆشتە سەر لەسەر ئەم دیوارە. ئەو جارەکوونێ مناڵێکی زۆر ئارام بوو مناڵێکی لەگەڵ دایک و باوکی زۆر شکر سەمیمی بوو مناڵێکی ئەجوول نەبوو. هەشتێکی ئەمانوت بە قسەیە کردین لە مەدرسە زۆر باش بوو. بزانم یادگاری زۆرە. حاجی یەکەم جار کە ڕۆشت بۆ سەفەر بۆ شاخەوانی هەستیەوە چۆن بوو؟ ئەگەر هەوڵجا ڕۆی بۆ شاخەوانی هەستم زۆر خۆش بوو. من بێ حەدم پێ خۆش بوو. بۆ هەستوێ بچوای قەتم ڕێگیری لێ ناکرەمە خودابی بەخشێ بابی پێی خۆش نەبوو. ئەی منداڵە هێشتا بکەن ئەمن قەیدێ ناکە. هەموو جارە پێوت ئەمن مقبولیان تۆ ڕۆی بابە لەگەڵ من ناڕەحەتیەکە ئاڵە مقبول هێشتا مناڵە بۆ شاخەوانیەتی ئەما من هەر پێم خۆشە. هەمیشە من پشتمەگەر قەتم پێ ناخۆش نەبووە چوو. ڕۆژ چەند ماوەل دوورەکەوتەوە لە ماڵەوە مەسەڵەن چۆن بۆ سەفەرەکانی بەتایبەت ئەو سەفەرانی کە دەرەوەی وڵات گەرە دەرەوەی وڵات مانی پێچوو مانگونیوی پێچوو
ناڕەحەت نەبووم هەمیشە هەردووعام بۆ دەکرد دوعای خێر بۆ هەمویان بۆ ڕفیقەکانیشی بۆ هامکارەکانیشی ئەمە هەر بە بێ نسیبەت و بێ مقەدەر زۆرم پێخۆش بوو. حاجی جارێک واکە من وێنەکانم بینی جارێک لەگەڵ کاک محەممەدی هەورازدا ئەکەون ئەوە چاک بوویەوە ئەو کاتە بوانە جارێک کە داکەوت بوو کەوت نەخوارێ بەڵێ لەگەڵ مەمەد کەوت نەخوارێ ئەو شەوە خەوم پێوەدی لە خەو ماگەڕۆی کرد بەلامەوە ئەو لا چاوی برینار بوو ئەگەر وتم مقبیلدیانەوە بۆ لە چاوە برینارە ئاوا دەستی پێوە گەروتی دایە نا برینار نییە لا چاوم ئەگەر بەیانی هەستام خەوەکەم بۆ مناڵەکان گێڕاوە ئەوانج لە من و بابیان شار بووەوە با نەزانن جارێ ئیمالی عوزوی و جێگا تایبەتان هەیە بەڕاستی بە زەحمەتێکی زۆر لە شرایەتێکی زۆر 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 سەختدا ئێمەیان هێنا خوارێ نزیک 6 ڕۆژ تا ئێرتفاعێکی کە هێلیکۆپتێر بتوانێن بێن خوا چون هێلیکۆپتێریش تا ئێرتفاعێکی تایبەت دەتوانێت بێتە سەرەیانی کەمبوونی فشاری هەوای کەمبوونی فشاری هەوا و ئۆکسیژن ئیجازە نادا هێلیکۆپتێر لە بەرزای 6500 زیاتر بێتە سەرێ دەیزا مەجبور بوو نێمە تا هەندێک بێن نەخوارێک هێلیکۆپتێر بتوانێ بێ هەر لە بۆکان و هەر لە ماڵی شاخەوانی کۆچ کردو کاک مقبەلی هونەرپژوو و ئەم جارە لەگەڵ خۆشکی بەڕێزیانە خاتەوە ئۆزرای هونەرپژوو ئەمانەوەی لەگەڵیانە وتوێژ بکەین لەسەر بیرەوەریان لەسەر ژیانیان بەتایبەت لەسەر ژیانی شاخەوانی کۆچ کردو. وەڵا جا مۆبیل تایبەتمەندی زۆر بوو هەر لە منداڵیەوە بە قەولێک گەورە بوو وەک گەورە ڕەفتاری دەکرد ئەلبەتە لەگەڵ هەموو تەمەنێک وەک خۆی مەجلیس خۆش بوو بەڕاستی ئەگەر سەعات ها لەگەڵی بووایی قەت دوور نەدەبووی لەگەڵ منداڵێک تا بە تەمەنێک وەک خۆیان ڕەفتاری دەکرد زۆر شوختەبع بوو زۆر قسە خۆش بوو ئینسانێکی ئاقڵتر لە سنی بوو زۆر لە باری جەستەییەوە بەتوانا بوو فکری باز بوو من بۆ خۆم دەرسم لێ وەردەگر ئەو ڕۆژانەی کە ڕۆشت بۆ شاخەوانی پەیوەندی بوو پێکەوە ئاگاداری یەکترا بوو وەڵا پەیوەندیەکان نا زۆر مەسەن تەلەیفۆن وشت بەو شێوەیە لەوێ خەتی نەدەدا جارێکیان نامەی بۆ ناردەبووین گرروهێک لەوێوە کە هات بۆ خوارێ نامەی دابوو بەوان ئەوانش لە نێو شارەوە بۆیان پۆست کردبووین تا لە چێو نەهاتایانە خوارێ و نەهاتایانە ناو شار نەوەڵا خەبەرمان لەیان نەبوو ساڵێک دواییتر واردی منطقی پاکستان بووینەوە مزەدەد لەسەر قولەی ئیسپانتیک بەوەردەی 1500 میتر کارمان کرد کە توانیمان سعودی بکەین لە شاری بۆکان لە بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا کارگەیەکی خنجیلانە و بچووکی گەڵینەوە سوفاڵەیە پێمان باش بوو سەردانی بکەی کاک مەنسووری فەتاحزادە لەوەیە چەند ساڵە خەریکی سوفاڵی باوکەکە ماوەی 22 ساڵە من خەریکی سوفالگەری لای کێ فێر بووی زۆرتریان لە لای باوکم فێر بووم باوکم سوفالگەر نەبوو بەڵام کاری هوەری بە دار یا کەندەکاری دەکرد منیش لە هەر لەویەوە علاقم بەو سوفاڵە پەیدا کرد گڵەکەی لەکوێ هێنی زۆرتری گڵەکەی ئێمە لە هەموو منتەقەیەکەیە بەڵام منتەقەیەک بە نێوی سریلاوە هەیە زۆرتر لەوەی سوادە دەکەین و زۆرتری لەو شرکەتانە زۆر باشە چی دروستەکەی وەڵا ئەمن لێرە بە دڵی خەڵک ئەوەڵەن خەڵک هەر شتێکی کە پێویست بێ و پێی جوان بێ و لازمی بێ بۆ ژیانی خۆی ئەوە بۆی دروست دەکەم ئەگەر لەوانش بچینە دەرێ ئەمە دوو سێ کار دروست دەکەین یەکیان کاری مەسرەفیە یەکشیان کاری هوەریە یەکشیان کاری دیواریە مشتریەکان و زۆرتر خەڵکی کوێن وەڵام مشتریەکانم زۆرتر خەڵکی بۆکانن شتەکانت بەرهەمەکان نانێری بۆ شوێنەکانی تر
بەرێوەڵا بۆ تەورێز دەینێرم بۆ لالەجینی هەمەدان دەینێرم بۆ یعنی لێرەوە شتەنێری بۆ لالجین کە ناوەندی و کانگە و سەرچاوی گەڵی زۆر جاروا هەیە بازێک لە کارگایەکان پێویستیان بە بازشتایەکێک کە لەوێ دروست ناکەن یا لەوێ ناسن بۆ لای ناسن ئەمەش دەچین لەوێ یا شت دینین ئەوانیش دین لێرە بازە شتێک دەبن. لە شاری بۆکان لە بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچە پێمان باش بوو سەردانی نووسەرێک خاتونێکی نووسەر بکەین کە چەند بەرهەمی پێشکەش بە کتێبخانەی کوردی کردووە. خاتو سونیا حاجی نژاد لە سەرەتای ژیانی منداڵیمەوە بەهۆی کاریگەری دایکم کە حقایەت و چیرۆکی بۆ دەجێڕاینەوە هەستم بۆ کرد کە توانای ئەدەبیم هەیە هەر بۆیەش ئەو حیستە لە من تەقوێت کرا لە سنێکی زۆر کەمەوە لە سنی منداڵی کە 13 ساڵم بوو حقایەتەکانم خاترەکانم دەمهێنا سەر کاغەز یادداشت بەرداریم دەکرد و هەر بۆیەش دەستمدا قەڵەم و ئەوڵین ئەسەری خۆم لە سنی 13 ساڵەگیدا نووسی و تا ڕەشەمەی ساڵی 1395 بە حمایەتی خانەوادەی عەزیزم ئوستادی بەڕێزم ئاغای حسێنی وەفادار بە مەرحەلەی چاپم گەیاند. یەکەم بەرهەم کە چاپکرا چی بوو؟ ڕەحابوو ڕۆمانە. دووەم و سێوەم کامانە بوون؟ دووەمین ئەسرم چیرۆکی یەک سەفەر بوو کە ئەویش لە حوتەنامەی زۆرێک لە ڕۆژنامەکان چاپ بۆتەوە. سێومین ئەسەریشم بە نێوی هۆڕای دڵ بوو ئەویش داستانێکی ڕۆمانێکی 108 سەفحەیی ڕۆمانێکی عاتفی ئەحساساتیە باسی مشکلاتی اقتصادی ئەویش کە لە ئوردیبێشتی ئەو ساڵدا مەراسمی پەردەلادانەکەی بەرگوزار بوو و ئەو ئەسەرانە ئەو بەرهەمانە لەلایەن ئینتشاراتی زانکۆ بە مدیریتی ئاغای حامێدی قودرەتی بڵاوکراونەتەوە. جێی خۆیەتی تەشەکورێکی زۆر تایبەت لە کەسێکی زۆر بەتوانە نووسەرێکی زۆر بەتوانە مامۆستا حسێنی شێربەگی بکەم و هەروەها کاک قادری ئازمن کە واقعەن لە تای مەراحلی ژیانمدا هەندر و پاڵپشتی من بوون و لە ڕاهنمایەکانی ئەواندا زۆرم بەهرە وەرگرتووە. بەشەی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیان لە شاری بۆکان دێنە خزمەتی هونەرمەندێکی پەنجە زیاڕین هونەرمەند کاک ڕامیاری فازڵی کە هەم شێوەکار و هەم پەیکەرسازیشە. ئێوەش هاوڕێمان بن با بڕۆین گوێویستی قسەکانی ببین و سێری بەرهەمەکانیشی بکەین. کاک ڕامیار لە چیەوە دەستت پێ کرد؟ وەڵا لە سەرەتای منداڵیەوە من عەلاقەم بە کاری تەراحی و نەقاشی بوو لە ساڵەکانی 1970 و 1970 هەتاویەوە کاری تەراحی و نەقاشیم دەست پێ کرد و تا ئەوڕۆ بەردەوام بووم. لە لای کەسێکیان هەر بۆ خۆت لە ماڵە؟ کاری تەراحی و شێوەکاری لە کلاسەکانی مامۆستا پەشێ و دەچوومە ئەوێ بەڵام کاری پەیکەر تاشی و پەیکەرسازی بۆ خۆم ئیدامەم داوە. ئەمجار تکنیکی کارت لە شێوەکاریە چییە؟ بە چی کارێک؟ من زۆرتر کاری ڕال دەکەم. ئەمجار وەکو ڕەنگڕۆغەنیشە ئەو شتانی کە ئێمە بینیمان؟ ئەرەوەڵا من زۆرتر کاری ڕەنگڕۆغەن دەکەم کە نمونەی کارەکانم هەن. یەکەم پەیکەر کە سازت کرد چی بوو؟ کارێکی بەردینە بەردەکەی مەرمەڕیتە و ئەلان لێرەیە دەستی خۆمە. ئاخرین کارت کامەیە؟ ئاخرین کارم ئەلان کە بەدەستمەوەیە پەیکەرەیەکە لە مەیدانی شارێکی بۆکان شارێکی فەرەنگیان کارێکی 3 متر و نیوە مەرمەڕیتە چێرگە.
ئیدەی ئەوەی کە پەیکەری چێرک سازکەم چەند ساڵەوە پێش بەزێنم گەی هەر وەک دەزانن چێرک باڵندەیەکە کە لە فقط لە منتەقەی بۆکان کە دەڵێن لە منتەقەی دەشتە سوتاوی بۆکان ماوە لە تەوای دنیادا نەسلەکەی خەریکە تەوا دەبێت منقەرز دەبێ ئیدەکەی ئاوا بوو کە بەزێنم گەیشت و ڕۆشتم باسی ئیدەکەی خۆم کرد و نمونەم بۆ سازکردن نمونەیەکی سکۆلا کوتم دەمەوێت پەیکەری چێرک سازکەم بۆ شاری بۆکان هەوڵی قەرار بوو پەیکەرەکە لە بێتۆن ساز بکرێ بە پیشنەهادی خۆم کوتم بۆ یەکە کارێکی هەمیشەیی بێ و کارێک بێ ئەرزشی هونەریەکەشی زۆر لەسەرێ بێ پیشنەهادمدا کوتم هەر ئەو کارە من بۆ خۆم لە بەرد سازی دەکەم موافقەتیان کرد و هێدی چۆم بەردێکی تایبەتم بۆ پەیدا کرد لە منتەقەی خۆشمان بەردی لێ بوو بەڵام بەردەکانی ئەوانم هیچیان بەدڵ نەبوو چوم لە شابادی کرماشا ئەو بەردەم دیتەوە لە مادەنێک و هێنام و بۆ ئێرە ئەمجار کاری کەسایەتیەکانت نەکردووە؟ بەڵێ کاری کەسایەتەکانم لە پەیکەر سازیدا کردووە لە بەردەرگای کتێبخانەی مامۆستاقی لە ساحلی بۆکان پەیکەری مامۆستاقیم پێشکەش کردووە باڵاکەی میترونیوێکە مزەسەمەی خانی لە بزەرین ئەمیر خانی برادۆس فەرماندەی قەڵای دمدم سازم کردووە پەیکەری میر شەرەفخانی بدلیسی کە کتێبی شەرەفنامەی نووسیوە هەمە پەیکەری مامۆستا حەسەن زیرەکەم ئامادە کردووە لە مەرحەلەی قالبگیری هاتوۆتە دەرێ کەمێکی کارماوە ئێستا قالبەکانم بەیەکەوە وەسڵ نەکردووە پەیکەری ساموئیل بێکێتم ساز کردووە کە نمایشنامە نویسە بەڕێزان من لە بۆکانم و لە ناڵەشکێنە و لە لای مەزاری پیرۆزی مامۆستا حەسەن زیرەک بولبولی خۆشخانی موسیقای کوردی لووتکەی دەنگخۆشی لووتکەی موسیقای کوردی بەدڵنیایەوە هەر کەس بێتە بۆکان سەردانی ناڵەشکێنە و مەزاری هونەرمەندانەکات لێرە مامۆستا حەسەن زیرەک لەو لاش مامۆستا قالەمەڕە مامۆستا حەسەن زیرەک لە ساڵی 1300 لەدایک بووە و لە ساڵی 1351 کۆچی هەتاوی کۆچی دوایی کردووە لە ناڵەشکێنە لەسەر وەسیەتی خۆی نێژراوە مامۆستا حەسەن زیرەک لە بەغا لە کرماشان و لە تاران گۆرانیەکانی تۆمار کردووە مامۆستا مشتەبای میرزادە ئەڵێ من ناتوانم لەسەر هونەری مامۆستا حەسەن زیرەک بدوێم قسە بکەم ئەوەندە بەرزە مامۆستا حەسەن زیرەک لە ئاستێکدا هەیە کە ئێمە وەک پیرۆزیەک سەیری بکەین کەوایە ئەرکی سەرشانی هەر هەمومان کە ڕێز لە هۆنەری لە کەسایەتی بگرین ئەڕۆین سەردانێکی ناڵەشکێنە و مەزاری هونەرمەندانەکەین مامۆستا
قادری عەبدوڵڵازادە ناسراو بە قالەمەڕە. ئەمە مەزارەکەیەتی لە تەنیشت مامۆستا حەسەن زیرەک ساڵی 1304 کۆچی هەتاوی لەدایک بووە و لە ساڵی 1380 کۆچی هەتاوی کۆچی دوایی کردووە لە ناڵشکێنە نێژراوە. دەنگی شمشاڵی مامۆستا قالەمەڕە بە دڵنیاییەوە لە گوێی هەموو لایەنگەرێکی موسیقای کوردیدا ئەزرنگێتەوە. لە شاری بۆکان لە بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا هاتوونەتە فێرگەی موسیقای سولفا کە زۆر بەڕێز هونەرمەند کاکسەی تاهیری حسێنی بەڕێوەبەرێتی ئەمانەوەی لەگەڵیان ناوە توێژ بکەین خۆشیکاری موسیقاکە ئێوەش هاوڕێمان بن. خۆتان لە چه بوارێکە بواری موسیقای سەر کام بەشەی زۆرتر کارەکە؟ من زۆرتر لە بەشی ئاواز و گۆرانیدا کارم کردووە. سەداسازی و بەیسلا ڕەدیفە ئاوازیە فارسیەکان و مەقامە کوردیەکان و دوایش بەشێکی دیکەش بووە کە من خەریکی کاری منداڵان بووم. تاقیق و لە کۆڵنەوەیش و هەروەها کۆکردنەوەی زۆرێک لەو شتانەش یەکە لەو کارانەتان بووە. بەڵێ زۆرتر ئەوەی کە ئەلبەتە من زۆرترین کارم دەبایە بەیسلا کلاسەکان زەبتم کردباوم کردبێتە سێمیناروانە مەسەن چونکە ئێمە هەم لە زمینەی منداڵی خۆماندا منداڵهای عادی بەیسلاکە کاری موسیقیمان لەگەڵ کردوون لە زمینەی منداڵانی وەکو ئۆتیسمیشدا هەر کارمان کردو. خۆ قەتعاً ئێمە بەدەلیلی ئەوەی کە شاید تیمێکی باش لە دەوری یەک نەبووین من زۆرتر تەنم داوە کۆنسێرت و کۆنسێرتەکانم نیشان لە چالاکیەکانم لە نێو بۆکان و لە نێو کلاس و لەگەڵ منداڵەکان نیشان دەدا. بابینە سەر باسی فێرگەکەتان لەکەیەوە هەیە و لێرە چیەکەن لە زۆرتر ئێوە تیشکە خەنە سەر کام بەش لە موسیقا؟ لە ساڵی 1970ەوە کە من هاتمەوە بۆکان کلاسی موسیقی منداڵم دانا زۆرتریش پێم خۆش بوو لەسەر کاری منداڵ کار بکەم بە دلیلەوەی کە من ئەگەر لە شاری تارانیش بووم لە ئەنجومەنەکانی مەرکەز پژوهشی کودەکانی دنیا کە بە فارسیە چونکە نێوەکەی دیسان شورای کتابی زۆرتر جەختی لەسەر کاری منداڵ بوو ئەنجومەنی نجوم هەروە بوو کە لە بەحسی شناختیدا کاری دەکرد ئەمەنیش زۆرتر پێم خۆش بە گەبێمەوە بۆکان لەگەڵ کاری منداڵ تێکەڵ بم زۆرتر منداڵ ڕابێنین باشتر بێت بووم یعنی وام پێ باشتر بوو کە زۆرتر لەگەڵەوان کار بکەین. لێرە
هەموو ئامێرەکان فێری منداڵانەکەن یان سۆلفەژە یان بە شێوەی ئەعماڵی و ئەو تەوەریەکەی. ئەو بەشە لە پرسیارە دەبێت زۆر تەوزیحەکەی کامل بدەن، بەڵام خۆلاسی دەکەمەوە. ئێمە لێرە هەموو ئامێرەکان دەرز دەکوترێتەوە، فێر دەکرێش ئیسلا هونەرجۆکان کە دێن لێرە کار دەکەن، هەموو ئامێرەکان دەکوترێتەوە، مامۆستاکانش لێرە تەدریس دەکەن، بەڵام ئەو دەمکە من ئەو فێرگەیەمدانا زۆرتر منداڵمان مەدی نەزەر بوو کە لەسەر منداڵ کار بکرێت. بۆ خۆم هەر کەسێک کە دێت کاری موسیقی دەکات هەر کەسێ ڕوانگەیەکی هەیە. ڕوانگەی من بە دلیلی ئەوەی کە شاید مامۆستاکانم لە تاران، چونکە ئەمە عزوی ئەنجومەنی موسیقی دەرمانی بووین پێشتریش پێم کردووی، مامۆستاکانمان زۆرتر ڕەوانشناسی و دەروونناسییان خوێندبوو، یا ڕەوان پزیشک بوون یا عەسەب شناس بوون. شاید منیش بۆ خۆم هەر عەلاقەم بوو بەو مەسیرەدا، بەو ڕێگایەدا هاتین کە ئێمە زۆرتر لەگەڵ ئێعتماد بە نەفسی منداڵ کار بکەین، منداڵ لێرە گەشە و نەشەی ڕەوانی زۆرتر بێ ڕوحی تا موسیقیەکە ڕووبەنا زیربەنا ئەو مۆزوعە هەیەجانیانەی دەروونە کە منداڵ لەگەڵی بتوانێت مدیریەتی بکەم. ڕۆژنیابەتی لەی چاو دڵدەرنێنی من خۆمەزانێ شەنم خۆشەوێ من خۆمەزان شەنم خۆشەوێ تۆ لەناو ڕۆحمایی تر چەند دڵ بستەوێ تۆ لەناو ڕۆحمایی تر چەند دڵ بستەوێ. زۆر سپاس دەکەم هەرەوەی کە بەسەرتان کردوینەتەوە، ئەوە بۆ من جێشانازیە، بەڵام من خاهشێکی کە هەمە لە جەنابتان و لە ناوەندێکی کە ئێوە کار دەکەن حتمەن ئێمە واقعەن بین لەسەر مەسائلی ڕەوانی منداڵ کار بکەین. یعنی موسیقی دەتوانێت تۆ نەفرێک ببێتە موزیسیان ئامێرێک بژەنێ باش، بەڵام دەتوانێت ئاسیب ببینێ لە ئیجتیماعدا. ئێمە هەم گۆرانی وێژەکانمان هەم نەوازەندەکانمان ئاسیبی جددیان دیوە، ئەو ئاسیبانە هەمووی باری عاتیفی هەیەجانی هەیە. یعنی هەر ئێستا ئێمە بە قەولی جەنابە دەگەباتوان لەسەرەوە ما قسە کردبا دەردی زۆر ئەهلی هونەر هەن کە دەکێشرێن بە تەرەفی مەسائلە کە زۆر کەس پێی وایە دەبێ ئەهلی هونەر وانە بێ، ئەهلی هونەر دەبێ مامۆستایانێکی زۆر باشیان لە دەور بێ کە نەیهێڵن بە وەسیلەی ئەو موسیقیە ڕێگاهەیەک بڕۆن کە دەرونیان وێران بێ. من تاکیدمەوەیە کە جەنابتان حتمەندە بەرنامەیەک دابی رازێنەوە کەمە لەسەر ئەوانە زۆرتر کار بکەین. لەگەڵ خاتووکانی حەسەنزادە گرافیست لە شاری بۆکان و لە بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا ئەکەوینە ئاخافتن لە شوێنێک فێر بوویت یان هەروە بۆ خۆت دەستت پێ کرد؟ من پێشتر وەک بڵم زاتی لە زاتمدا بوو، بەڵام علاقەیەکی زۆریشم پێی بوو و دوای ئەویش هەر لە مەدرسەوە شوێنی کەوتم دۆمی دەبیرستان و تا زانکۆ. دەرچووی
زانکۆیت لە بەشی گرافیک بەڵێ ئەمجار ئەو کارانەی کە کردوتە لە بواری گرافیکە هەم لە بڵێن کتێبە یان لە گۆڤارە یان لە کاری ڕکلام و تەبلیغە ئەگەر کارێکی ئاواتە کردووە بۆمان باس بکەین. کاری تەسویرسازی داستانی منداڵانم کردەوە، شێعری منداڵان و لە گۆڤاریشدا هەر کارم کردووە. دوای ئەو تەڕاحی کتێبەکان، جا کتێبی شێعرە، کتێبی ڕۆمانە، ئەوانیشم هەر تەڕاحی کردەوە. دوای ئەو بۆ ڕیکلامی شەرکارم کردەوە، تەڕاحیم کردەوە و بۆ جوانکاری شار لەویشدا لەو بەشەشدا هەر کارم کردەوە. گرافیسکارێک دەتوانێت دیزاینەرێکی باش بێ؟ بەڵێ 100% و ئەوە پێویستی بە عەلاقەیەکی زۆرە کە عەلاقەت پێ بێ و دوای ئەویش بەردەوام بێ لەسەر کارەکەی و بتوانێت بە جوانی بیبات پێش ئەرەوەڵە. ئەو شتێک کە فێر بوویت توانیوتە بەشی کەسی تری لێ بدەیت وەکو وانەوتنەوە وەکو کلاس وەکو شتانە هەتە؟ بەڵێ کلاسم بووە، کلاسەکانیشم هەر لە گوندەکانی سەر بە بۆکان بە سەقز و بەشی میاندۆوی شەردەگرێتەوە چەند گوندێک بووە. کلاسی تایبەتی و خصوصی خۆت بوو بۆ خەڵکی؟ بەڵێ بەڵێ هەر کلاسی تایبەتی خۆمان بوو وا هەبوو کە بە خصوصیش بوومانە هونەرجومان هەبووە و بە گشتیش یعنی بڵم کۆمەڵێک هونەرجوو بوون و لانەکانێش خۆشبەختانە وا هەبوو کالان من دەبیستمەوە و دەبینم ئەو هونەرجوانە بۆ خۆیان کار سفارش وەردەگرن، کار دەکەن، هەتا بازەکان دەبیستمەوە ئامۆزشیش دەدەن. زۆر زۆر بۆ من جێی خۆشحاڵیە. بەم چەشنە هاتینە ئاکام و کۆتایی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا لە شاری بۆکان بەو هیوایەکە بەدڵتان بوو بێ تا بەرنمەیەکی تر شار و ناوچە و دەڤەر و کەسایەتیەکی تر شاد و بەختەوەر و ماڵتان ئاوا بێت. Bari, I go now,